سيما رفيق عبد الكريم لێ پرسراوی ناوەندی ژنانی کۆیە. تیوی نەهاتنی موچە و ئەو داراییەی کە لە بەردەستی خێزانەکاندایە کە وەریدەگرن بە 2-3 مانگ کارەساتێکی زۆر گەورەی خوڵقاندیە، وەکو ئێمە کە لە بارەگادا دەنیشین ڕۆژانە دەیان و چەندین ژن سەردانیمان دەکەن، هەمووی دەرێن مندارەکانمان دەستنەوە مەکتەبێ بەبێ ئەوەی هیچ پارەکمان هەبی بیان دەینێ، هەروەها دەرێ ناتوانین جلوبەرجیان لۆ بکەین، دەرێن یعنی جاری وایە زۆر جاری ژن بەعزە ژن هەیە دەگرێ دەرێ خوا پارەی 1 مریشکم دەیە چکم 2 مانگە مندارەکانم نەیان خواردێ. بەڕاستی یعنی ئەمە هەموومان ستافەکە یعنی نازانی چ بکەین، ئەمەش هەروە چیوانین بەڕاستی ئەمەش خۆ موچەمان نییە و موچە لە چێ وەرگرین، ئەگەر بێ هەموو وەری دەگری، ئەگەر نەژیا لۆ هەمووتی بە هەمان شێوە. هیوادارم حکومەتی هەرێم ئاوڕێک داتەوە لە میلەتەکەی، بەڕاستی میلەتەکەی زۆر وەزعی خراپە. قەیرانی دارایی گەورەترین توندوتیژیە لۆ ژنان، لەبەرەوەی هیچی نییە، ئەو ژنە پەنا بباتە بەرچی نیتی مندارەکەی داوای لێ دەکا، پێویستی بە دەرمانە، پێویستی بە عیادەیە، یعنی ئەمە دێن دەرێن بیکەنە ڕاهی خۆی پارەی 1 عیادەمان دەرێ، پارەی پاکەتە حەبەچیمان دەنێ، ئەدی ئەومە ئاساد نییە. زۆر جاری وا هەیە من لە ئاستە خۆمەوە دەرم حکومەت لە چێن دەرێ، ئەتو سەیری ئەو خەڵکەی کە، ئەتو سەیری عامەی کە، سەیری نخبەی مەکە کە مەجموعەکەیتی، بەڕاستی خەرکەکە زۆر لە وەزعی خراپدایە. ئەمە دەبی واقعی بین، دەبی ئاوڕەتیش لە میلەتەکەمان بدەینەوە، گەر بێت و ئاوڕی لێ نەدەینەوە کارەساتی زیاتر دەخەومێ. بەڕاستی حەز ناکەم لێرە هەندێک شت هەیە ئیشارەتی پێ بدەم، لەبەر ئەوەی ئەمە کێشەکان دێتە بەردەممان، لێی بیستین لە داکەکانەوە، لە مامۆستاکانی مەکتەبێەوە. هیوادارم چارەسەرێکی چاک لە بۆ موچە بکرێتن کەوا مانگانە هەموو مۆزەفێک معاشی خۆی وەرگری و باری خێزانی بەرەو هەڵدێرە نەڕوە کە ئێستا بەڕاستی بەرەو هەڵدێڕەوە. سڵام، من ئاشنا محەممەد. وەڵاهی قەیرانەدارایەکان زۆر کاریگەری هەیە لەسەر ئافرەتەن، بگرێت زۆر زیاتر لە پیاوان قەیرانەدارایەکان لەسەر ئافرەتە، لەبەرەوەی ئافرەت زۆر پێویستی بە برێونەری بە پارێ بە هەموو ئەشێ نامارە، لەبەرەوەی کە موچە نەبوو ئەو شتە ئەو خواردن و ئەو پێداویستیانە کە بۆ ئافرەت کە بۆ منداڵ دابین دەکرێت نامێنێت. توندوتیژی لە قەیرانەدارایەکان توندوتیژی بەرامبەر ئافرەت بەڵێ زۆر زۆریش، لەبەرەوەی کە موچە نەبوو کە ئافرەت داوەشتی کرد هاوسەر نەتوانێت دابینی بکە، ئەوش دەبێتەوەی توندوتیژی، دەبێتە لێکجیابوونەوە، وەڵحاصل یعنی هەموو پەیوەندی بە توندوتیژی بە ئافرەتانەوەیە. بەرەوەی ئافرەت هەموو ئیشێکی پێ ناکرێت، بەڵام ئەگەر حکومەت دامەزراندن بکە لە ڕێگای حکومەتەوە دابمەزرێ و موچەیەکی خۆی هەبێ، نەپێویستی بە برا، نەپێویستی بە بابەکە، یان زۆرجار بۆ پیاوەکانشن بۆ هاوسەرەکانشن، یعنی پێویستی بەوە نابێت کە چاوی لێ بێ پارێک بڕێکی پارە بداتێ. سڵاو، من ناوم هایدەیە و ئەو قەیرانەی کە کاری کردوتە سەر هەموو کەسێک، هەموو تاکەکانی کۆمەلگا، گەورە بچووک هەر هەمویان، و قەیرانی دارایی بەجددی زۆر ناخۆشە و هەیە دەیەوێت ینی شتێک بکڕیان، شتێک بینی شتێک یان کارێک بکەن ناتوانین لەبەر ئەو قەیران دارایە، یان هەر کاتێک کە دەچینە فرۆشگایەک جێگایەک هەمویان دەڵێ مەحاش نییە، مشتریمان نییە، یعنی قەیرانی دارایەکە کاری کردوتە هەموو تاک بە تاکی ئەو کۆمەلگایەکە کار دەکاتە سەر ئافرەت. لە نمونە ئافرەت ناتوانێت هەموو کارێک بکە وەکو پیاو، و ڕاستە لە زۆربەی شوێنەکان ئافرەت تێیدا کار دەکەن، و بەڵام هەندێک شوێن هەیە ناتوانێت ئافرەت تێیدا کار بکات، و لەبەر هەڕەشەی توندوتیژی یان لەبەرەوەی ئافرەتە ناتوانانی کارەکە بکات، و بەڵام ئێستاش ئافرەت وەکو پیاوی لێ هاتە زۆربەی کارەکان دەکات، بەڵام هەموو ڕۆژێک یەک ڕۆژ نابێت تەنها بۆ توندوتیژی ئافران، دەبێت هەموو ڕۆژێک بێت، چونکە ئافرەت هەیە لە کۆمەلگای ئێمە، یعنی ڕۆژ لەوانەیە چەندەها توندوتیژی بکرێت بەرامبەری، یان چەندەها ینی مەشاکلی ژیانی توش ببتەوە، نابێت تەنها یەک ڕۆژ دەبێت هەموو ڕۆژێک گوێ لە ئافرەت بگیرێت، بزانە ئایا مەشاکلەکانی چیە، ئایا لەبەر چ هۆکارێک ئەوایە، یان هەیە ژیانی ناخۆشە، یان هەیە لە دەرەوە باشە بەس